خاوەنی ئەم چێشتخانەیە دەیەوێت بە پێچەوانەی بیرکردنەوەی باوی کۆمەلگا کرێکار و چێژلێنەر و خۆشی لەوانەن زیندانیان دیوە لە ئەمریکایەک تا ڕادەیەک سیستم و کۆمەلگاش لە ئاست ئەوانەدا دڵڕەق دەرەکەون. بەڵام ئێمە لێرە ئەوەمان سەلماندووە ئەگەر هەلی یەکسان بدەیتە مرۆڤەکان هەموو شتێکی باش ڕوودەدات. خەڵکی کاریان ناداتێ. ئێستا ئێمە 56 شوێنی کارمان هەیە. دوای 6 مان خوێندن تەواوکردن وەریان دەگرین. خاوەنەکەی لە ئۆفیسێکی چکۆلەوە بیر لەو کەسانە دەکاتەوە لە 30 گرتوخانەی ویلایەتەکەی بەنکراون بە ئازادبوونیان هیوایەک چاوەڕوانیانە و لە زۆربەی زیندانەکانەوە ڕۆژانە نامەی پێدەگا. دەتوانیت بێی بۆ ئێرە کلیفلند لە ئۆهایۆ کار بکەی لە چێشتخانەکە دوای مەشق پێکردن و خوێندن لە شوێنێک دەخەوی بێ بەرامبەر. ئێمە بڕوایەک لە بیرکردنەوەیاندا دروست دەکەین دڵنیاین و ئەو هەستیان دەدەینێ کە ئەوە خەون نییە و ڕاستیە. لە هەر کوێیەک پەیوەندیمان پێوە بکەن یان ئیمێڵێک بنێرن بە ئاسانی وەریان دەگرین. لە ئەمریکا هەر کەسێک ژمارەیەکی هەیە و هەر کارێکی ناشیا و تاوانێک دەچێتە کارنامەکەتەوە. لەم وڵاتە متمانە لە دەستدان وەک دەڵێن باجی قورسە. لە چێشتخانەیەکدا کارم دەکرد و ژیانم جوڵەیەکی تێکەوت بوو. 2 هەفتە کارم کرد. لە پڕێکدا بانجیان کردم و پارەی 2 هەفتەیان پێدام و دەریان کردم. هیچ شتێکم نەکرد بوو. من زانیم بەهۆی ڕابردوومەوە دەرکرام کە لە زیندانێ بوو. لەگەڵم زۆر بێڕێز بوون، زۆریان بریندار کردن، هەر زۆر. چێشتخانەکە لە ئاستێکی بەرزدایە. خەڵکێکی زۆریش پشتیوانی ئەم پرۆژێ دەکات. ئەگەر دیوێکی کۆمەلگاش تون بن لەسەر ئەوانەی تاوانێکیان کردووە و ڕەدی بکەنەوە، ئەوە لێخۆشبوون و پێدانەوەی دەرفەتی دووهەم زۆر کەس لەگەڵیدایە. ئێمە وەکو کڵێسا بڕوامان بە پێدانەوەی دەرفەتی دووەمە ئەوەی کە ئێدونز دەیکات بەو کەسانە دەڵێت نرخی تۆ زۆر لە هەڵەکانی کردوتن گەورەترن دەشێ شێوازی تریژیان هەبێت. زۆرێک لەو کەسانی لێرە کار دەکەن ئەگەر وانە بۆیە دەکەوتنە سەر شەقام و بێلانە دەبوون لە کاتێکدا ئاستی گەڕانەوە بۆ تاوان لە ئەمریکا لە 40 بۆ لە 150 بەڵام لە ئێدونز تەنها لە 102. هەر زیندانیەک نامە بنێرێ لێرە وەردەگیرە و کەشێکی گونجا و خوڵقاوە بۆ سەر لە نوێ خۆ دروستکردنەوە. لەکەیەک لەسەر شانمانە ئەمانەوێ بۆ ئێوەی بسەلمێنین کە بە هەڵەدا چوون کە پێتان وایە نەتوانین ئەو کارە بکەین. لە کۆمەڵگەیەکدا ئەگەر شتێ هەڵەت کردبێ و دووچاری گرفت بوو بیتەوە دەتوانیت گۆڕانکاری بکەیت. من زۆر لەوانە هەوڵی زیاتر دەدەم کە هەرگیز گرفتیان توش نەبووە. بەڵام لە ئەمریکایەکی گەورە ئەمە کاری تاکە یاخود حکوومەت. من هیچ کۆمەکێکی حکوومەتی فیدراڵی وەرناگرم. دەڵێم هەڵیگرن بۆ خۆتان. خۆمان گرنگی بە بزنس و کارەکانمان دەدەین. دڵنیام کە کۆمەڵگە پشتیوانیمان دەکات. لەسەر ئاستی کەسیش زۆر سیناتۆر و سیاسی پشتیوانیمان دەکەن. بەڵام وەکو کۆمەکی دارایی نا. هەر کەسێک بێتە ئێرە خواردن و خواردنەوەیەک نۆش دەکاو. هەستێکی خۆشیش بینینی ئەو کەسانەی دەیانەوێ ڕابردویان پسڕنەوە. ئەمە دەرفەتی دووهەم بە خەڵک دەدات کە هەندێک لە کۆمەڵگا ئەو دەرفەتیان پێنادرێت. وای لە ئێمە کردووە کە شکۆمان بۆ بگەڕێتەوە. کاتێک لە زیندان دەبیت فشار و بێئومیدی وات لێ دەکات کە گەشتبینیت نامێنێت و بیری ژیان ناکەیت. بەڵام کە دێیتە ئێرە براندن بژارەیەکی تری بۆ دروست کردوین. 6 مانگە لێرم و نەک ژیانی گۆڕی و بەڵکو ژیانی پێداوم. ئەو ژیانی پێش ئەوەی بێن بۆ ئێرە ژیانێکی دژوار بوو. دەرفەت نەبوو ژیانی خۆم هەڵبژێرم. ئەمە یەکەم بەخت و بژاردەم بوو بۆ دەستپێکردنەوەی ژیانم. چیرۆک و بەسەرهاتەکانی نێو ئەم چێشتخانەیە ئەوەت پێدەڵێ پێدانەوەی دەرفەتی دووهەم بە مرۆڤەکان سەرکەوتنی بەدواوەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری کلیڤلاند لە ویلایەتی ئۆهایۆ.